لە ساڵی 1972 زیاتر لە 120 فەرمانبەر و کرێکار لەو بنکەی مافورە کاریان دەکرد. زۆر لە ئافرەتان و قوتابیانی کرد ئەو کات لە پشووی هاوین کاریان تیادا کردووە. بەڵام لە ئێستادا 27 فەرمانبەر هەیە و لەوانە 9 کارمەندی ئافرەت کە بە شێوەی گرێبەستی کاتی کار دەکەن. من شەو بۆ وەکو ئارەزومەندێکە ڕۆهاتومە لە کارگەی مافوری ڕواندز کار بکەم بۆ ئەوەی زیاتر پەرە بەو کارە بدرێ، خەڵک زیاتر ڕوو لەو کارە بکاتن، بەجددی کارێکی باشە، کارێکی خۆشیشە، هەرچەندە زەحمەتی زۆری تێدا بەس بەجددی بۆ بەسەرکردنەوەی کار و دەستی تنینی ئەو دەستی ئەو هەموو ئافرەتە جوانانەی کە لێرە کار دەکەن، کاری زۆر جوان دەکەن، ئێمەش حەزمان لێ بوو لێرەدا بەشدار بین. نەخشەی ئێستا هەموو ژمارەیە کۆمپیوتەریە، ئەمە ئیشی پێشی ئەنکر ئیرانی بوو، نەخشەکان هەم ڕسم بوو هەم نەخشەش بوو، بەس ئەویان ژمارەیە، ئەو سیستەمە کۆمپیوتەریە، تقریبان ئەویان ئاسانترە، ئەگەر بەس بە تەرکیزدا تەرکیز بکەیە سەری تەواو ئەویان ئاسانترە، ئەوەش ئەوێ تۆپی وەستاڕە جەبە حتا ژمارەکان ئەوە نەکەی دیار ناوی بەس ئەویت کە هەم ڕسمت تێ دیار بوو هەمیش نەخشە. ئێرە کارگەی مافوری ڕواندزە ئێمە ماوەی زیاتر لە 10 ساڵە لێرە کارەکەین. ئێستا نەخشەکان گۆڕایە، پێشتر نەخشن هەبوو لە چاو نەخش نەکردو، ئێستا هەموو بوویتە کۆمپیوتەری، هەموو ژمارەکە لێرە نیشانەکەی دوای لەسەر مافوری نیشانەکەی بە ژمارە دەبی ئیشەکەی بکەی، نەخشت نییە وەرچی پێشتر. بنکەی مافوری دەستکردی ڕواندز ماوەی مانگێکە کار لەسەر شێوازێکی نوێ دەکەن بۆ دروستکردنی تابلۆی مافوری ئێرانی. لەم بارەیەوە خۆشەوی عەلی باویل وتی: نسبەت ئەو دیزایانی ئێستا کە دەستمان پێکردێت دیزایانی کۆمپیوتەریە، نەخشی دیزایانی کۆمپیوتەریە جیاوازی لەگەڵ پێشتر زۆرە، جیاوازەکانیش ئەوەیە بەڕاستی پێشتر ڕەنگە مەسەڵەن لە تابلۆیەک دەڕنگ هەتا 15 ڕەنگ بەکار هاتبی، زیاتر بەکار نهاتیە. ئەوەی ئێستا جیاوازی زۆرە، بەرەوەی ئێستامە بۆ نمونە ئەو تابلۆیەمان هەیە 80 ڕەنگی تێدا بەکار هاتیە. هەم نەڕووی ئەوەش کە بەڕاستی هەمووی بە ژمارەدا ئەندرێ، هیچ غەڵەتی تێدا ناکرێت. یعنی ئەوەی کە کار لەسەر ئەو تابلۆی ئەکات، لەسەر نەخشی کۆمپیوتەری ئەکات، لەسەر دیزایانی کۆمپیوتەری بکات، ئەگەر بەس بە وردی ژمارەکان بە دیقەت بخوین تۆ غەڵەت نەکا، هیچ مشکلێ نابیت و بەرهەمەکی زۆر جوان دەرەسی. باوتەی بەڕێوەری بنکەی مافوری ڕواندز فرۆشتنی بەرهەمەکانیان و چۆنیەتی بازارکردن پێشتر بە 2 ڕێگە بەرهەمەکانیان فرۆشراوە. یەکێکیان ڕاستەخۆ لە شوێنی کارکردن و ئەوەی تر لە ڕێگەیکردنەوەی پێشانگا لە شارەکانی کوردستان دەفرۆشران. شەهلا سۆفی، زاری کرمانجی، قەزای ڕواندز.